سلاوین گرم و بخیر هاتن کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن از داخل شما. ام کاتتان باش من محتبر شیروانیم. لم برنامه دا بابتی زورمان بو آماده کردون. محف پیوینا که دیگل عدنان کوچر سروک ناوندا کلتوریا کردی لندن. و هروها گفتگو لگل نوسری امریکایی نوسری کتابی معجزه‌ی کردستان. نوگهک 15 سالی چرمهان لجم داش گرتی بو چروک خواج کرد کنکشن را ودگیره. بەڵام دەپێشدا بە دەنگ و باسی تر دەست پێ دەکەین. کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی دەست بە هێرشێکە فرەح لە ڕەمادی دیکە بۆمبارانکردنە هێزین عێراقی دیکە و هەروەسا ئۆتۆمبیلن بۆمکریژی لە باژاران دەتەقینە. و وەزیرانی دەرەوەی ئەمریکا و ئێران لە ڤیەنا کۆ دەبنەوە لە کاتێک دوامەڵەت هەروە دێ و نزیک دەبێتەوە بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی تێر و تەسەل لەسەر پرۆگرامی ناوکی ئێران. کۆماریên civata nûyneran dozeka qanûnî li dijî nexşeyê çavdiriya sexlemî ya Serok Obama tomar kiriye û dibêjin hikûmetê desthilatê xwe derbas kiriye. و سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما لە فەرمانێکی سەرۆکایەتیدا گۆڕانکاری بەرفراوانی لە ڕێبازی کۆچبەری ئەمریکا ڕاگەیاند کە کاریگەری بەسەر ژیانی ملیۆنان کۆچبەری نایاسایی لە وڵاتدا دەبێت. سەرۆک باراک ئۆباما گوتە گەلێ ئەمریکا سیستەمی پەنابەریە لە ئەمریکا ji karkeftiye. بۆ دەیان ساڵە بەم شێوەیە بووە و شتێکی ئۆتۆمان لەبارەوە نەکردووە. برێز ئۆباما گوت جی فەرمانەوی یا سەرۆکاتیە دێ ڕێ بدا پەنابەران ji tariyê derkevin û xwe diyar bikin. Ev ferman dê bi awayekê demkî pênaberên neqanûnî biparêze ku pitir ji 5 sala li Amerîka mane. Ew nahêne vegerandin û dê destûra karî ji wan re hebitin. ئەوانە ناگرێتەوە کە دەشە لە ئایندەدا بە نایاسایی بێنە ئەمریکاوە مافی هاوڵاتی بوون نادات یان مافی مانەوەی هەمیشەیی یانی ئەو سوودانی دراون بە هاوڵاتیان ئەمان ناگرێتەوە. فەرمانە سەرۆک ئۆباما دێ 5 میلیۆن پەنابەران ji ژمارە 11 میلیۆن پەنابەرین نەدەستوردای لە ئەمریکا vegiritin û li destpêka sala bêt lê ew mafê hevڵatî bûnê nadetewane. کۆماری لە دژی فەرمان و ڕێبازە سەرۆک ئۆباما ne û dibêjin serok êklayane vê karî dike. سەرۆک پێشتریش گوتوێتی پادشا نییە ئیمپراتۆر نییە بەڵام وەک ئەوان ڕەفتارەکە. مەکە وەرە هەڵەوە هەڵەمەکە کاتێک نوێنەرانی نوێی هەڵبژێراوی خەڵک دەست بەکار دەبن لە کۆنگرێس ئەوە بڕیار دەدەن. هەرچەهابا کۆنگرس نکارە نەها بڕیارە سەرۆک ئۆباما ڕاگرە بتنێ ئەوێ بکاربن ئەگەر سەرۆکێکی کۆماری پشتی 2 ساڵên dî هاتە هەڵبژارتن. و سەرک وەزیرە تورکیا ئەحمەد داوود ئۆگلو سەردانە بەغدا و هەولێرێ کرد وی سرنج ڕاکێشە سەر گرنگیە هەفکاریە هەردوو لایەنان دەگەل وڵاتی وی دووارێ ئابووری وزا و ئەولەهیەدا ئەو سەردان هەفدەم بوو دەگەل ژمارەکە تەقینان و تودوتیژیان لە عێراقی. سەرۆکوەزیری تورکیا ئەحمەد داوود ئۆغڵۆ لە یەکەم سەردانی بۆ هەرێمی کوردستانی عێراق لە دوای وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیری چاوی بە ڕێبەرانی کورد کەوت و لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشی لەگەڵ سەرۆشی هەرێمی کوردستان دەخت لەسەر گرنگی هاوکاری نێوان هەردوولا لە بوارەکانی ئابووری سیاسی سەقامگیری و ئاسایشی هەرێم و عێراق کرا. ڕۆژی پێشتر سەرۆکوەزیری تورکیا لە بەغدا چاوی بە سەرۆکوەزیر هایدەر ئەلعەبادی کەوت. لە پاش دیداریان سەرۆکوەزیری عێراق وتی وڵاتەکەی و تورکیای دراوسێ ڕێکەوتون لەسەر تونند و تۆڵکردنی هاوکاریان لە بواری ئاسایش و زانیاری لە ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەی داعش. لە چەند مانگی ڕابردوو پەیوەندەکانی نێوان هەردوو وڵاتی دراوسێ ناخۆش ببوون بەهۆی ئەوەی بەغدا وەک هەناردەکردنی نایاسایی نەود لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بەناو تورکیادا ناوی دەبات. ئەبادی کوتی هەردوو وڵات لەسەرەوە مەسەلەیە گەیشتونەتە ڕێکەوتن هەرچەندە وردەکاری نەدا. لە کۆنفرانسی لەگەڵ سەرۆکی هەرێم سەرۆکوەزیری تورکیا لەوبارەیەوە پرسیاری لێکرا. دوێنێ لەگەڵ بەڕێز عەبادی قسەم کرد ئەمڕۆژ لەگەڵ بەڕێز بارزانی قسەم کرد بە وردەکاری لەسەر مەسەلەی وزە. دۆسیەی وزە دۆسیەیە کە هەموو کەس دەتوانێت سوودی لێوەربگرێت ئەگەر هەموو لایەنەکان بە شێوەیەکی ماقوڵانە هەڵسوکەوتی لەگەڵ بکەن. هەفتەی ڕابردوو گفتوگۆکانی نێوان بەغدا و هەولێر هێندێک پێشوەچوونیان لێکەوتەوە پاشەوەی بەغدا قایل بوو 500 میلیۆن دلار بۆ هەرێم بنێرێت لە بەرامبەردا کوردەکان ڕۆژانە 150,000 بەرمیل نەوت بۆ بەغدا بۆ فرۆشتن دابین بکەن. لە بەرەی شەڕ چوارشەممە هێزی پێشمەرگە دەستی لە هێرشی نوێدا بە دژی ئامانجەکانی گروپی دەوڵەتی ئیسلامی.
لە کاتێک هێرشبەرێکی خۆکوژ ئۆتۆمۆبیلەکەی لە بەردەم بینایی پارێزگای هەولێر تەقاندەوە و بەهۆی کوژرانی بەلانی کەم 5 کەس و برینداربوونی ژمارەیەک خەڵکی تر. گروپی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داهش بەرپرسیارەتەکەی گرتە ئەستۆ. لە هێرشە نوێیەکەدا هێزی پێشمەرگە ئامانجەکانی داهشی لە چەندین ناوچە لە پارێزگاکانی دیالە و کەرکووک پێکاند. لە دیالە هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی عێراق کۆنترۆڵی شارچکەکانی سعدیە و جەلەولایان گرتەوە دەست بە پێی کاربەدەستێکی وەزارەتی پێشمەرگە کە گوتی لە کەرکووک هێزەکانی کورد بە یارمەتی هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانان دەستیان لە هێرشاندا بوو بۆ گرتنەوەی شوێنێکی نزیک شارچکەی خەرابەڕووت لە نزیک ڕۆژئاوای کەرکووک. و هەروەها لە کۆبانێ لە سووریا شەڕی هێزەکانی کوردی بە پشتیوانی هێرشە ئاسمانەکانی ئەمریکا بەردەوامە. لە هەماندەم جێگری سەرۆکی ئەمریکا جۆ بایدن هەینی سەردانی دووڕۆژەی بۆ تورکیا دەست پێ دەکات بە پێی کاربەدەستانی ئەمریکا بەڕێز بایدن داوا لە ئەنکارا دەکات ڕۆڵی بەهێزتر بژێڕێت لە شەڕ بەدژی ملیتانی دەوڵەتی ئیسلامی لە سووریای دراوسێ. ڕەشوان دەروێژ یەکێکە لەو ژمارە زۆرە نەوجەوانە قوتابیانەی کە داعش لە سووریا ئەمساڵ ڕفاندبوونی بۆ ئەوەی ئاڵوگۆڕیان پێ بکات لە بەرامبەر چەکدارانی لەلایەن یەپەگە گیرابوون. بەڵام دواتر پاش چەند مانگێک ئازادکران. خەدیجان فارقین پەیامنێری دەنجی ئەمریکا لە دیاربەکر بەسەرهاتی ڕەشوان کە ئێستا پەنابەرە لە تورکیا لایە. دوسیه مها گولانه دا 400 زارokên ku bo imtihanê çûbûn Helebê li ser rêya Menbicê ji aliyê Daişê hatibûn girtin. Daişê zarokên keç berda lê 148 zarok ên Kur 4-5 meha di destê Daişê de esîrman. Armanca rêxistinê ew bû ku zarokan bi sed endamên Daişê yên di destê YPG de ne taqas bikin. Reşwan derwêşê 15 salî ku diçiya klasa nehan ew jî digel hevalê xwe ji bo ezmûnê çûbû Helebê û di vegerê de ji aliyê Daişê hat girtin. Reşwan 4 meh di destê wan de ma. Pirsê 4 mehan serbest hat berdan û li pey malbata xwe hat pirsûsê. Stabûnê fehsê nehan. Li vegerê ku em vegeriyon sî mehê pêncem serê Daişê em sekinan dil mimice. Got em keve di riya bo xwe bêlne we berdine. We şevê em birine camiyekê em kirine xew برام سبیل بودم برام مکتبه که دسته رو چون مگم بردن گام بر نادن گام که حوالی می حبسی رو ای با آپوجا رو بگن ای با یا پگه گام که حبسی رو بگیر نه بعدی دو ماهان نه کارین مگم بردن گو هم که ها بکنن نمی قرآنه اما کردن هیچ رو گام بر نادن حیام دکم نکوبانی هجوم کوبانی کردن نکوم بستاندانم برای تایرات اما دوم دهات لما مجد خست ترسیون که تایران مخجی و دین نکند کوبانی کم و هم که بردنه اونم مجد بردن هم جوت نبا خودی خو او دبیجه گلک جران لوان دانه که خواستنه هم بکن که پیوندی آن بیه پیگره هیه آن نه انا کرند بون یک دده پیس بون و انا این مره نیرند بون هیا طلوبات کرن بس ای رنجی مهود کرن نمی اوت کنش تو قرآنی بخونن دفاع بکن و درس دادن ما درس سر نمی سر قرآن اسلامه و وقتی روجی داشتی ولی ما تراحی دکرن داونا دین قیام لیل جمعت کرد ساعت 12 شب و شما مات کرد تبری المجد کر؟ نه بله ند کرد جا آنات المجد کی؟ آره از نات کم جا وقت دیون ترسیان آره هم پیشی پر ترسیان گو ما بکشن ما چپ کن تمام نزان بس پیرو گام نیست که آنها بون گو اون ایشی ها تشکتنه گام آنها کش سر کشتنه مرا نگود بس مرا ویدیو کشتنه دانی شتو شرجت کن هجوم شتو یعنی گندا دیستینن جی دیستینن روان مات کن ویدیو چه حال دان نشان دان؟ ای شرجه کرنه دانی گو گندا دیستینن یون جی دیستینه دینه روان مات کن او دیمن سر چه تاثیر چیت کردن؟ تاثیر چه نداره تمام تشایتن عملی ونه عاجز بون دی چه خواهد تلویزیون نری یعنی او شارژه کردن انسان نشان دادن؟ آره انسان و واجه وقت تلویزیون و فیلم تماشا کرد؟ آره لخسته جا و ایوانی نی پیشه گیعه بانه رو دیسمانو رود کنه جور پرسکید بی کیتی میا پاگه مال خویل کره زار خو چندن ایوانی دبی است که برف مکونه دوست که برف لید خیر
کورد دویش ما کوردا تنانه دوی بس اما هم که یا پاگی را دعوی بکنه ما گو چرا دوی یا پاگی کفره ما گو یا پاگی نی کفره گو چرا نی کفره ما گو یا پاگی نمید که روجی دگره قرآن زانن گو عریضان گو از حکمت دوی کفره گو ما یا پاگی رو گوتی برای یا پاگی شارژی که دست وقت که یا پاگیش گوتی هم شارژی نکن اونو جی هجوم کرد تمام بو 5 ماه این کوبان ندی پر بیرا کوبان کرد پر بیرا خدای خود کرد و هوا نمون تمور مرابون امر وقت رو بیان اونی باروان کردن گام هوا رو بون همو بونه هوا این پر جیم برا خدای خود کوبان کرد حالا این حینا این تشک ناتی بولم نه بس ان شاء الله از معسكر بعسكر کی معسكر يد ديوني منظمه راه بتاعو يبني داعش يبني جبهة نصر عسكري حق وناخ دایگا رشوان صدیقه جی مامۆستەیە ئەو دەبێژێ چار مەهان نەشێ مابووژوانڕا نەژی ڕۆژ ما بس عند ترسيون ما نما خود دين أما خارن زانو بخارا تمام هر وقت دا يعني ما بخاب أوي خاب جروك خاب جارا دقو سبي حتى يباري جوه ملسر کو خبری کشتن وانجمرانه خبری شارژ کردن وانجمرانه کو ایواری اتشکر حد دادن سری خاطاتی نبرد کرده بس حتی نیست بیام 10 دوباره خاط حسیانش ترسوره یعنی 4 ماهانم نمری بود نسا باب رشوانجی لکوبانی مامور بیه لبشر کوبانی اوجی مجبور مایکو تبی مالبات خو کوچه پرسوسه بکه چاوی لریا وگرا کوبانی ما اینا نکرشون به بردان رشوات بردان ما کیف کرد و الحمدلله آدم ما يعني معاناة ما بونا نيفي بري هم سدي سد معاناة بدونا هم سدي بيجا معاناة بدونا هري هم جوالات خوش ردياش كومن شرديا بس رشوان جي مرة هم مقبو الحمد لله وهم موچو ما هم مكان وقرنا ولات خو مالا خو خديجان فارقين دنگ امريكا دياربكر ام بو هي فينا تفايا قرتين وكا رشوان وقرنا ناف كسوكارين خوا عدنان كوشر سروكي نافندا كالتوريا كردي للندنيا هاتبو سردانا دنگي امريكا او هفكار حيدر كريم او ميفاني كرد كونكشن كل دا باوريا خوا بدا لسر چند پرسن نهاين هريمي و هروسا نافندا كالتوريا وان للندني کاک عدنان کۆچەر سەرەتا زۆر سپاس دەکەین کە بەڕێستان سەرۆکی مەڵبەندی ڕۆشنبیری کورد لە لەندەنن و ئێستا لە سەردانی ئەمریکان دەکرێت بەر لە هەموو شتێک باسێکی مەڵبەندی ڕۆشنبیری کورد لە لەندەنمان بۆ بکەیت زۆر سپاس دەکەم کاگایدار مەڵبەندی ڕۆشنبیری کوردی یەکێکە لە ڕێکخراوە هەرە دێرینەکانی کورد لە سەردەستی زۆر بەڕێز ئیبراهیم ئەحمەد و دکتۆر شێرکۆ و دەیان کەمال میلاو دەلی و دەیان نووسەر و ڕۆشنبیری کورد دامەزراوە لە ساڵی 1985 بەڵبەندی ڕۆشنبیری کوردی پێگەی هەموو کوردە دڵسۆزەکان بووە کە دژایەتی بەعسیان کردووە ئەو کاتانەی کە سەفارەتی عێراقی لە بەغا لە لەندەن یەک بوو لە سەفارەتە هەرە بەهێزەکان ئەو کاتە عێراق خاوەنی 250 بنایە بووە گەورەترین سەفارەت بووە لە هەموو دنیا مەڵبەند بە کۆمەڵی کەسی وەکو بەڕێز ئیبراهیم ئەحمەد و کاکەمال و کاک شێرکۆ و هەموو ئەو برادرانی تر دژایەتی ئەو ڕژێم بە سەختەیان کردیە مەڵبەند مێژوویەکی زۆر دێرینی هەیە و ئێستاش زۆر باشە هەرچەندە قۆناغەکە گۆڕاوە بۆ پێی حکومەتی هەرێم هەیە ئێستا حکومەتی هەرێم پارەی هەیە مەڵبەند پارەی نییە وەکو جاران ئاکتیڤیتیەکانی لە ئاستی پێویست نییە کاک عدنان با ئێستا باسی هاتنت بۆ ئەمریکا بکەین ئایا هاتنەکەت بە فەرمی بووە چ کەسانێکت بینیوە و چیتان باس کردووە بەڵێ من بە فەرمی لەلایەن ستەیت دیپارتمەنتەوە داوات کرابووم لەسەر ڕەوشی عێراق و کوردستان قسە لەسەر بکرێ دیارە من تەنها لەوێ نەبووم چەند ئەکسپەرتێکی تریشی تیا بوو باس لەوە ڕەوشەکان کرا و تەکیدیان لەسەرەوە کردەوە کە کۆمەڵ خەڵکی تریان بینیوە و کۆمەڵە گەوەی تریان بینیوە دیار بوو من لە زۆربەی ئەو ڕێیانەیان لەگەڵیان بووم کە هەیان بوو لەسەر ئەوەی کە ئێمە دەبێت زیاتر هاوکاری کەمینە نەتەوەییەکانی تر بکەین و کەمینە ئاینەکان بکەین و دەکرێت ئێمە ئەو مساعدات و ئەو شتانی کە بۆمان دێتن بە یەکسانی دابەشی بکەین و پێویستە ڕەچاوی ئەوەش بکەین کە چەک دێتن ئەبێت لە جەلەولاوەڕا لە خانەقینەوە لە سعدیەوەڕا تا زمار و شنگال بە یەکسانی دابەش بکرێتن کە ئەوە بوویتە جێگای پرسیار پێشی ئێمە خەڵکانێک هاتوونە گلەییان کردووە تاکید لەسەوە کراوە دەبێ ماڵی کوردی بە یەکگرتووی بمێنێتەوە ئەبێ بۆ شێوەیەک
مامەلە لەگەیەک بکەین کە هەردوو لە هەموو کەس بتوانانی داکۆچی لە خاچی وڵات بکە. بەڵێ سەبارەت بە مەسەلەی داعش و ئەو ڕەوشەی کە دروستی کردووە چ لە شنگال و چ لە کۆبانی چی باسکرا و ڕێتان چی بوو لەسەر ئەمە؟ دەوان کۆبانی خۆتەزانی سمبلێکی گەورەی نەتەوەیە ئەو مقاومەتی کە کرا لە کۆبانی و وای کردووە کە زۆربەی هەر زۆری خەڵکەکان سەرسان بن بەوەی و قۆناغێکی تری هێنا پێشەوە کەویش ئەوەیە بە درێژایی چەندین ساڵە تورکیا هەوڵی داوە پەیەدە و پیکەکە بە تێرۆریست ناوزەند بکاتن بەڵام ئێستا بە زۆرینی خەڵک ڕوون بەوە کە پێکە هێزێکی سکەلارە هێزێکی ڕازگۆیە بەرامبەر بە مەبادی خۆی و هەروەها دەستخۆشی لە یەکێتی کرا کە ئەو هەوڵانێک دای بۆی گەیاندنی چەک بۆ کۆبانی و پشتیوانیکردنی کۆبانی وەروە دەستخۆشیش لە ڕەوەندی کردی کرا لە دەرەوە کە چۆن یەکدەنگ و یەک ڕنگ لە مقاومەتە لە خۆپشاندانە لە شتەکان بەشدار بوون. ئەی سەبارەت بە بڵێن ئێزیدیەکان لە شنگال هەڵبەت ئەوەی کە بەرامبەر بە کوردی ڕەسەن ئێزیدی کراوە جێگای گومان بوو کە چۆن کراوە چۆن نەکراوە دیارە ئەمانیش پێیان باشە کە زۆترین کات لێکۆڵینەوە بەردەوام بێ چکە هەموو لایەک پێویستە بزانێتن ئایا ئەوەی لە شنگال کرا دەستی لایەنێکی دیاریتە کراوی تیا بوو یا ئەوەتە ئەهمالی سەرکردە سەربازیەکان بوون تا حکوومەتی هەرێم ئەم لێکۆڵینەوەی خۆی نەکاتن لەسەر ئایا چۆن و چی بووە پێم وایە ئەمان هەموو ئەبێتە جگای گومان. کاعدنان حەز دەکەم یەکشت باس بکەی لێرەدا ڕۆڵی ڕەوەندی کورد یاخود کۆمەلگای کوردی لە لەندەن چییە لەم مەسەلەیەدا لەم بەم دوایە خۆ دەزانی زۆر چالاکی کراوە لە وڵاتان لە هەندەران دژ بە داعش ڕۆڵی کوردەکانی لەندەن چۆن هەڵدەسەنجێنی؟ پێم وایە تەنها لەندەن نییە هەموو بەریتانیا بێگومان و هەموو ئەوروپا بەڕاستی ئەمە یەکەم جار بوو لە پاشی کارەساتی جیرانی سەرۆکۆ جەلانەوە کە ماڵی کورد بەبێ جیاوازی حیزبی فکری هەرچەندە هەندێک حیزبی سیاسی خۆیان دوور دەخستەوە بەڵام جەماوەرەکەیان نەدەتوانی کۆنتڕۆڵکەن یەکەم جار بوو باکوور باشوور ڕۆژهەڵات بوو بۆ یەک چارە نووسوی خەبات کە ئەمە جارێکی زۆر جوان بوو بەدەیان چاڵاکی گەورەکرا ئەو کوڕانەی ئەو گەنجانەی ئەو کچانەی ئەوانەی کە لە بریتانیا لەدایک بوون لە ئەڵمانیا لەدایک بوون ئەوەی کە زمانی کوردیان نەدەزانی لە ڕێزی پێشەوە بوون یعنی ئەمە وای کرد کۆبانی وای کرد کە ڕەوەندی کوردی خەڵکی کورد لە ئەوروپا ناسنامەی خۆی دووبارە بکاتەوە کە ئەمەش بەوە دەگەڕێتەوە کە ئێمە نەتەوەیەکی زۆر گرنگین نەتەوەیەکی زۆر وڵاتی خۆمان خۆشەوێتن بەداخۆ لەگەر هەموو ئەو گلەیانەی کە هەمانە لە دەسەڵاتی سیاسی لە هەموو ئەو گلەیانە هەمانە لە حیزبێکی سیاسیان لە شوێنێکی تایبەت هەموو ئەوانەما وەلاوە نابوو خەڵک هات بۆ سەزادا خەڵک بوو شەو نەدەخەوت بەدەیان گەنجمان لەو بەردەمی ئەو پەرلەمانە مانی دەگرت بەدەیان گەنجمان دەیان چیرۆک و گفتوگۆ و کۆبوونەوە شتی دەکرد بە خەڵکی تر یعنی یەک لەو دیاردانەوە بوو من برازایەکم هێ تەمەنی 6 ساڵە پێم وت بڕۆ لە مەکتەب لەسەر سەبوڕەکە بنووسە سەیف کۆبانی وتمەگە مامۆستا قسێکی کرد مەترسێ بڵێ من کردومە کوتی زۆر باشم بەیانی چوو بنووسی بی سەیف کۆبانی مامۆستا پرسیارێکم چی ئەوەی کردووە وتی من کردومە وتی بۆ واکەی توی کۆبانی خەڵک دەمانکوژیتن ئایسیس دەمانکوژی هەر ئەوە نەیزانی بوو مامۆستاکە گریا بوو هەموو تەڵەبەکانی کۆکرد بۆ دایکەکانی کۆکرد بۆ باسی کۆبانی کرد ینی مەبەستمەوە کۆمەڵێک چالاکی زۆر گەورەی گرنگ کرا کە زۆر جێگای دەستخۆشیە و نەتەوەکەمان نەتەوەیەکی سەربەرزە چکە جەماوەرێکی باشی هەیە خەڵکێکی باشی هەیە لەگەر هەمووی تجا حیزبیەکان لە ئاستی پێویست بوون. کاگە عەدنان کۆچەر سەرۆکی مەڵبەندی ڕۆشنبیری کورد لە لەندەن زۆر سپاس دەکەین. مەمنون زۆر سپاس. ستیڤن مانسفیلد نووسەری کتێبی Miracle of the Kurds مۆزەزەی کوردەکان بەسەرهاتی سرنجڕاشێشی نوێ بۆ نوێبوونەوەی هیوا لە باکووری عێراق میوانی کورد کۆنێکشن بوو هاوکارم دەخیلی شەمۆ گفتوگویەکی چروپڕی لەگەڵدا کردووە لەسەر زۆر مەسەلان وەک شەڕی داعش و هەروەها دەوڵەتی کوردی. مستر مانسفیلد برز مانسفیلد گەلک سپاس ji بۆ هاتنەوە بۆ دەنگی ئەمریکا ئەس کەیف خۆشم دبی میوانی بەرنامە کورد کۆنێکشن
تو یەک ji باشترین نویسکارên نیویۆرک تایمسی ku kitêbê nû bên firûtin we kitêb li ser bawerên serokên Amerîka nivîsandine niha û tên û kitêbeke li ser Kurdan dinivîsin. Çima? Ez li Nashville, Tennessee dijîm. Li destpêka sala 1990 li wî demî piştî şerê kendavî Kurd hatine Nashville. Hindek ciwana bûne dûstên min. Me alîkariya wan kir heta akincî bibin û kar bi destê wan bikevin. Başa çû bû hûn rakêşan li ser Kurdan binivîsin? Kurdên Nashville gotin me spas bû alîkariya we. Ew li sala 1994 yan sala 1995 bû. Li wî demî zehmet bû. Ev ca ez diga rêxistinê mirovanî çûme Kurdistanê. Gelek nivîskara li ser Kurdan nivîsandiye. We bixwe çi li nivîsînên wan zêde kiriye? Ez bawer dikim ya min diyar kirî divê kitêbê de ew e min ji derve berê xudaya Kurda. Berî ez biçime Kurdistanê min çi zanyarî li ser dîrûka rojhelata navîn nebûn. Ez bi wê têgehiştinê ketime babetî ku ez êk ji baştirîn nivîskarên lêsta New York Times ya kitêbên pitir hatîn firûtin bûm. Kitêbên min li ser baweriyên oliyên serûka, siyaset û kulturî ne. Ev ca min hewl da bi çavê yekekî biyanî binivîsim û Kurdan bi Emerîkiyan ra bidmenasîn. Emerîkî gelek ji Kurdan nizanin. Ez dibêjim werin bi min ra Kurdan naz bikîn. û hûn ji wê ezmûnê fêr bûn helbet. Ez gelek ji wana fêr bûm. Rûmet, wefadarî, jîrî, ezmûn û şarezayî li aliyê hember derd û belaya. Min çi gel li dîrûkanî nedîtîne wekû Kurdan derd û meynetî dîtibin. Lê ev e biçûk nebû û viyana xwe ji dest nedan. And so those lessons stuck with me. Hûn ji bo Emerîkiyan yan kesên İngilîzî ziman ra dinivîsînin? English speakers. What message do you have for them? I want them to be touched at their hearts by the story of the Kurds. Ez dixwazim çîroka Kurdan bikefte dilê wan. Lê dîsa min divêt ew Kurdan têbgihin û ji gelên diyan rojhelata navîn cuda bikin. Ez dixwazim ew bizanin ka çawa Kurd berew dîmokrasiyê ve pêngava dihêvêjin. Çawa ew misilmanên nermerê ne û dûstên Emerîka ne. Tevî ku Emerîka bi baştî reftar li gel wan nekiriye. Min divêt ew bizanin xelkek li rojhelata navîn heye kerbûkîn hember İsraîlê nînin. Hindek ji kesên kitêb xwendî ev li berçav girtin. Demekî baş bû çunku hevdem bû li gel şerê dewleta İslamî. Mixabin ji Kurda ra demekî xirab bû lê demekî baş bû Emerîkî van rastiyan li ser Kurdan bizanin. Em ê werin ser behsê şerê dewleta İslamî û rolê Kurdan. Lê em niha behsê kitêba we dikin. û bawer dikin bi nivîsîna kitêbek wesa û piştevaniyê ji xebata Kurdan re peyda dikin? Yes. I've written books that have received a lot of attention. Min kitêb nivîsandin. Li Washington gelek serenç rakêj bûn. Di nav rêberan da endamên Kongresê Sînatûr û karmendên Koçgaspî. Min divêt platformekê durist bikim û balê bikişên me ser Kurdan. Tiştê baş ew e xelek hene serincê didine nivîsînên min. Ez dikarim bêjma wan werin hevalên min yên Kurd bibînin. Let's come to the ISIS. Yes. And ask you the questions about the Em bêne ser behsê dewleta İslamî, Daeş û şerê li dijî wan li herêmê bi taybet ew pêşketina Kurdan radigirin. Hûn li ser wê çi dibêjin? I think the Kurds will outlast this. Ez bawer dikim Kurd wê xwe li ber bigirin. Lê ez ji welatê xwe bêhêvî me. Me baş piştevaniya Kurdan nekir. Divê Emerîkî bizanin li 2 salên borî da lêsta National Travel û lêsta gerîdeyên New York Times pitir xelkê rûya xwe kire Kurdistanê ji bo bihên vedana. Ev ca Kurd civakekî wesa ava dikin lê ji nişkekê ve rastî komela dewleta İslamî dibin. Ew serkeftina bi dest vetînin dikarin yek bin li vî şerî da diviya hêzên rojava vê bizanin û piştevaniya wan bikin. û bi taybet Emerîkiyan te divêt çawa welatê te alîkariya Kurdan bike? Bi çi rêkê? Min gotar nivîsîne û berevanî ji Kurda kiriye. Ez dibêjme her kesekê li Washington ku siyaseta derve ya Amerîka li ser binemayê peywendiyan e li gel Bexda. Bexda li gel Kurdan baş nebû diviya ev siyaseta rawestit. Divê Amerîka rasta xwe li gel Kurdan peywendî hebin çunku ez bihîvî me rojekê Kurdan wê dewleta xwe hebin. Dixwazim ev guherîne destpêk bit. Divî şerî da dijî dewleta İslamî heqa em rasta xwe çekî bidîne Kurda piştevaniya leşkerî û stratîjî bidîne wan eger serbazaş nehnêrîn.
ون باوەڕ دکن و گەفەیە ئیرۆ لەسەر کوردان دەوڵەتە ئیسلامیە پتر یان وڵاتێن دۆروبەری وانن. I think ISIS is a threat. I don't think it's the most serious. از باور دکم کومالا دولت اسلامی ایک جگفانه نگفه یا مازنه. اگر پشتوانی روش آوا هبت کرد و بکار بن و بشکنن. دوی پیناسین به کرد هبت وکو گلکی سربخو لحرمه. جه روش آوا امریکا نتوین ایگرتی هبت جبو پاراستنا کردان. گلک جاران جهان پشتا خدا یوانا. سنور ولات وان دابش کریه. از باور دکم گفه یا مازن لسروان جه ولاتن دورو بره. لیل دوره ولاتن بچوک روش حالات ناوین هنه و به پشتوانی در و رزگار بون. Stephen, let's talk about the extremist Islam in the region. You've been in the region. برز ستيفن الريبدا من أن بحثي إسلامة ريبكن وندبينن أو لولات عرب والولات المسلمانة جشدك لأن باوردكن جواكا كردان زمينك آماده جبو ورارا إسلام راديكال. جواکا کردان کمتر جه هر جهی که دیل روش حالات ناوین تندرویه پسند کد. جبو خلک گشتی امریکا تبایا مسلمانان وکو هبنو گشت تندرینه. کرد برو واجیوانه جنوان دبنه دادور لدادگهم بلند قمانداری پیشمرگه آندکن و پشکداری و بهر مسیحیان ده حکمت داهیه لورا دوید پشتوانی آوان هبد. أبج أنجامي وراستيه كوكردا دولة مينا. Because that's their inherent culture. I think that's because that's their heritage. نخير أفعل كالتوري وانا دقال وان مازم بويا أو دخوازم بينغوفا برو ديمقراسية بهاويجن برو وكهوية لنهمو كرد وصانا. I think you love to talk about the Kurdish state. I do. And you love to see the Kurds have their state. زباردكم تقولك حزدكي بحث دولة كردي بكي وتو حزدكي كردان دولة أخوها. برز ستيفن بقاليكي هناك ريبرين كردان دي بيجن بالتني كرد وبرياري لسر شرانويسي خوا بدن وبقاليكي دي وجي قالك سياسة فان دي بيجن روش آفا وبتعبت أمريكا ديكارن برياري لسر باش رجع كردا بدن ونشد بيجن. از باور دکم کرد بی پشتوانیان روش آوا نکارن بریاره بدن. اوه نبی ریز کرنا دوستین منین کرده. اسرائیل بی پشتوانیا در و نبو. گلک ولاد به پشتوانیا در و جدایک بون. کرد ده ورکا دا گلک خطر دانه. سنورن ولات نتوی ده اردوان راحت یدارشتن. من دویت ولات من ببت دوست کردان دوی دوزه دا. Let me quote you from the book الرابط من از رستك جي كتباوا لبيراوا بينم. كرد قالك لدمك نزيك وببن خدي نوترين ولات لجيهاني. كنجي تباوردكي أو ببن راستي. Do I look like a prophet? Do I look like a wise man? I don't know when that's going to happen. موقع از برنگ پیغمبرام موقع از حکیمم از نظانم کنگی کرد دبنه دولت از باور دکم شرع لگل داعش اف پی واجوه گیرو کرد لی از باور دکم اجی دجیانا خدا ببینم دعاج من رابک عمر من دریج بد و جدایک بونا دولت کردا ببینم. I'm hoping to be there. You will live a long life and از دعا بكم جيت دريج با وتجي ودعاج مرة بك أمي ببينن كردا دولتها. But all politicians talk about the U.S. strategy. لتفايا شارزان باوردكن كو استراتيجيا بريفابريا سلوك باراك أوباما لهمبر تفايا رشلاتا نافين نروهنا. تباوردكي في حكمتي استراتيجي كردان رهبا. Or has no strategy toward the Kurds. Yes, I do believe that. I'm sorry to say it. بله من او باوری هيا مخابن سروك اوباما و حكومتاوي نگلك زلال بون هم بر كردا. از باور دكم او كردا تيناگهن و كورانا پیگیری بإگرتنا عراقينا. مجبر يجي كتاب لسر اوباما نويسينا. كوچ كاسبي من نازدكتن كونگرس از بهيوي ما كتابا هندك جوان باوريان بگاهرت. سروك اوباما جراو شانها فرد بد و كردان نازدكت لی بباوريا من كيشيا يا سروك اوباما او نيشان لاواز داده. دما تو پیامک لاواز بدی تروریست و بدکار و رابنه سرخو. لینها خلق د آسیا سیاست امریکا دا هنه کار باش دکن ام جاوره دکن کسی پشتی 2 سالن دی بیت هل بجارتن د سیاست کا بهستر و پتر کاریگر پیرو بکد در افطار دیگر روشالات ناوین دا. Let's go back to Turkey and the thoughts about the ام بين سر بحث تركيا وهلوستي اللي هم بر دولة كردي از باوردي كم جسال 1990 ورا تو هاتونو چونا كردستان ديكي دركا تركيا را وديد كا چاوا تركيا لديج دولة كردي بو نها هناك سياسة فان تركيا هنا بشتفانيا دولة كردي دكن دبشكا عراق دا بتني وم باوردكن او سياستك راست بين با
از باور دکم او سیاست که راسته از کیف خوشم سیاستوان ترک باوریا خود گهارن و از باور دکم که دویت امریکا روش آوا و نتوین ایگرتی گرانی لسر ترکیا دانن چکو نها وصا دیاره او یاریه که دکت او رازی نابن شر داعش بکن لی کردن خوب بمب باران دکن دویت او دشو پکارو هندا ببورن و دجی داعش بنو پشتا کردا بگرن. So let's go back to the Kurdish or Kurdistan state of Kurdistan. از وگرم پرسا دولتا کردی کردستانی تو باوردکی آستانگا هری مزن نها لپیش دامزراندنا دولتا کردی چیه؟ I think there are two things. از باور دکم پشگاه خواستنا کردان جعالی روش آوا و نتیگه هشتنا دو زاوان و که او کینه و جوان چه دویتن و که او بشین چه بکن جبو کردان گله گرنگه او ایگرتی بن اوه نبوی واتایی جداهی باوریان و پارتیان جدا نبن از هر دبیجن که دنگ کردا ل اسرائیل دنگ نتنیاهو هیا ل اردن دنگ شاه عبدالله هیا ل که دنگ کردا که او کسی بناو کردان با آغوه او کسی بیتا واشنطن و بناو کردان با آخوت برس مسعود بارزانی تید و دگل اوباما دا آخوت لیکی بناو کردا دا آخوت چند کرد ایگرتی بن و پتر بکار بن به ایک دنگی باغ بن افجا یک کس یک ریبر دکاره پر ساوان بگهین تا روش آوا اوه گرنگه چونکو سیاست روش آوا لسر تیکلین در و پیوندیا تی دارشتن کرد دویده نخورتن چونکو زحمتین دی لپیشوانا هنه دخیل دست خوش شته چیزی که هبو که باس بکنه نویج ادرویس سروشی کمیته پیوند درویکانه لانجمن نوێنەرانی ئەمریکا بڕیارێکی ئاراسته کردووە لەسەرەوەی کە چەک ڕاستەوخۆ بدرێت بە هێزی پێشمەرگەی کوردستان. ڕاستە هەوڵهانە دی کۆنگرسی ئەمریکیدا لێ ئەڤە تو دزانی دەست پێکە و کۆنگرسشی بتنی هەتا هەیڤا 12 ببینێتن چکو کۆنگرسین و هەیڤایەکی دەست بکاری خۆ بکاتن چاوەڕێ نایکردن و ئەو جوواتا نوێنەران بگاتە سیناتۆران پێپەسەندکردن و ئەفجا سەرۆک ئۆباما ئەفجا باوەری هەیە و یان کۆنگرسین و وێ بڕیاری جارێکە دەبینتە پێش و دەربازی بتن. بەڵێ بەپێ ئەو پرۆژە بڕیارەش کە چەکی قورس بدرێت بە هێزی پێشمەرگە. تەماشاوان هیژا بە هیڤیا ساغ و سەڵامەتیاوەنە ئەم هاتن داویا بەرنامەی هەتا ڕۆژە سێشەم جارێکی دیگەینەیەک دەخیلشەمە و تەڤایە کارمەندێن پشتاکۆدی هیڤیا خۆشی و سڵامەتی ژۆڕا دکن. شەو باش.